دوای هەوڵ و ماندووبوونێکی زۆری جوتیاران بۆ پێگەیاندنی بەرهەمەکانیان بە مەبەستی ساختکردنەوەی ڕوو لە عەلوەکان دەکەن، بەڵام لە ئێستادا جوتیارانی ئەولێر خەمی گەورەیان ئەوەیە بەرهەمەکانیان ساخ نابێتەوە یان نرخێکی زۆر کەم دەکات. پیازمان هەبووە، پەتاتەمان هەیە، تەماتەمان هەیە، ئەو ڕزقانەمانە هیچیشی ساغ نابتەوە، هیچی ساغ نابتەوە. تەماتەمان ئێستا هینایە 100 دیناری پێ دەدەن لە ئێوارە لاکەت هە کرێیەکەی 150,000 کەلوی بارکردی نەو سیارە ئێستا 100 دیناری پێ دەدەن. ئەو پیازەی تەنیشت ئەوەش هەری منە، ئەوەش لە ئێوارە هەر هاتیە ڕاوەستایە تا ئێستاکە نەفرۆش. ئیمساڵ فەلاح زەرە دێتی تەماتە بە 150 بۆ 200، پیاز بە 200 بۆ 150، پەتاتە بە 250. ئیمساڵ ڕسق زۆرە و پارێژ ناکاوە، ئیتر بێمەعاشیەکەش وای کردووە کە بازار زۆر خۆش نەبێت، خەڵکی مەعاشخۆر 75 ڕۆژە مەعاشی وەرنەگردووە چی بخوا لە باتیەوەی جاران 4 کیلۆ تەماتەیەک ریزاکە بە 2 ڕۆژ کیلۆیە تەماتە ئاباتەوە. دواکەوتنی زیاتری موچە و بە بازار نەکردنی بەرهەمەکانیان جوتیارانی بێئومێد کردووە و بەشێکی زۆریان زەرمەندن و دەڵێن حکوومەت هاوکاری نەکردوون. لە ئێستا کیلۆیەک تەماتە بە 100 دینارە و خواستێکی زۆریشی لەسەر نییە. بازار زۆر خراپە، ئێستا بە زەبری هەرزانانی تەماتە بە ڕۆبعاک بە 200 دیناری، پارە وەختی بە 1000 دینارماندا 900 دینار، ئەوسا بە زەبری هەرزانی هەموو دەگەرە سەوەی معاشەکە نییە، معاش تقریباً 2 مانگ 3 مانگە معاش نهاتیە، ئەگەنا پارە وەختی بە 1000 بوو ئێستا بە تۆزی بە ڕۆبعاک وا دەڕوا، هەموو شتێک دابەزیا. بانجان بە 100 دیناری، علاقەی بە 1000 دیناریە، تەرەوزیە بە 700 دیناری، تاتە بە 400 دیناری نەدەڕۆی، لە 700 بە 400 دینارەوە، کودی زەردە بە 900 دیناری بوو ئێستا بە 100 دیناری ناڕوە. چیلۆ بە 9 دیناری بە 100 دیناری کەس نابات. ئارێ وەڵا کەس ئێستا بەوڕە برێ شێ بەقار بە 100 دیناری و دەیدەمێ کەس ناکڕی، دەرێت گرانە هێشتا دەرێت بە 50 دیناری. جوتیاران بەهۆی نەبوونی بازاڕەوە ناچارن بە نرخێکی کەم بەرهەمەکانیان ساغ بکەنەوە و ئەمەش وەک خۆیان دەڵێن ئەوانی تووشی زەرەر و زیانێکی زۆر کردووە و هیچ ئومێدێکیشان بە حکوومەت نییە قەرەبووی دۆخە خراپەکەیان بۆ بکاتەوە. ئیبراهیم زیاد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.